بەرپرسێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە کە هەموو هەوڵێکمان سڕ کردووەتەوە بۆی کە تاوەکو پێش هەڵبژاردن موچەیەکی دیکە بەسەر موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا دابەش بکرێت. واتە ئێستا موچەی مانگی هەشت دابەش کراوە، هەوڵی شەیە بۆ دابەشکردنی موچەی مانگی نۆ و سەرچاوەیەکیش لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە داوە کە ڕێکارەکان دەستیان پێ کردووە بۆەوەی کە 120 میلیارد دینارەکەی داهاتی نانەوتی کۆ بکرێتەوە و بەرامبەر بە موچەی مانگینۆ پێشکەشی بەغداد بکرێت. دابەشکردنی سێ موچە لە ماوەی سێ مانگدا کە ئەمەش ئەو چاوەڕوانیەیە کە لە مێژە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە چاوی چاوەڕوانیەوە لێ دەڕوانن. دابەشکردنی ئەم سێ موچەیە لە کاتێکدا کە لە 15 تەمووزدا باڵ جەلال تاڵەبانی سەرۆکی کێتی نیشتیمانی کوردستان سەردانی بەغدای کرد و هەموو ئەو کێشە دروستکراوانەی لە نێوان هەرێم و بەغدا هەبوون هەر هەمووی چارەسەر کرد. هاوکات ئەم هەنگاوەش دەبێتە هۆیەوەی کە خۆشگوزەرانی بۆ هەرێمی کوردستان و شارە جیاوازەکان بێنێت و گیرفانی هاوڵاتیانیش ئاسوودەتر و گەرم کات.